بەناوی خودای گەورە و میهرەبان بەڕێزان و خۆشەویستان بینەران سڵاوی خوای گەورەتان لێبێت لە پەیام پۆدکاستی ئەم جارە میوانێکمان لەگەڵایە. میوانەکە بۆ ئەنجومەنی نورانی عێراق کاندیدی ژمارەیەکە سەرۆکی لیستی کۆمەڵی دادگەریە لە سنووری پارێزگای سلێمانی. دیارە خۆمان بە خۆشحاڵ دەزانین ئێمە لەم ئەڵقانەدا تایبەت لەسەر ژیانی کاندیدەکان بەرنامەیان بۆ پەرلەمانی عێراق کارکردنیان بۆ هاوڵاتیان دەخەینە ڕوو. هەڵبەتەم جارە زۆر بەڕێز محەممەد حەکیم سەرۆکی لیستی کۆمەڵی دادگەریمان لەگەڵا دەبێت. دەمانوێت بزانین دیدگای بەڕێزیان چییە لەسەر باشترکردنی عێراق، ینی هەنگاوەکان بەرەو ئەو گۆڕانکاریانی کە لە پێشن تەبان کۆمەڵی دادگەری لە ماوەی خولەکانی پێشووی پەرلەمانی کوردستان ڕۆڵی هەبووە، پەرلەمانتارەکانی دەنگیان دلێروە لە نێو پەرلەمانە، ینی تەبان ئەو کاندیدانی کە دیاری کراون لە خزمەتی خەڵکە ئیشیان کردووە و توانیویانە نوێنەراتی ڕاستەقینەی خەڵک بکەن. بزانین ئەم کاندیدانی ئەم جارە کە ئەم جارەش تەبان کاندیدی باشی تیا کاک محەممەد حەکیم هەم خۆی ئەزمموی هەبووە لە پەرلەمانی عێراق و سیاسیەکە کە بەردەوام ڕۆڵی هەبووە لە ساحەکەیە و ئەم جارەش کاندیدە و سەرۆکی لیستی کۆمەڵی دادگەریە لە سنووری پارێزگای سلێمانی. کاک محەممەد گیان زۆر بەخێر بێ. زۆر سپاس کاک ڕامێر. بەخێر بێ یاخوا. بالەوە دەست پێ بکەین بزانین کاک محەممەد حەکیم لەکوێ لەدایک بووە، لەکوێ گەورە بووە، دوایی پرسیاری تری تایبەتی شەر ئامادەیە. بەڵێ. بسم الله الرحمن الرحیم. سواز بۆ جەنابتان، سڵاو ڕێزووی بێپایانم بۆ بینەر و گوێویستی ئەم بەرنامەیە. من محەممەد حەکیم جەبار لە ساڵی 68 لە دووس خورماتوو لەدایک بووم. بەڵێ. هەر لەوێش قۆناغەکانی خوێندنم تەواو کردوون تا گەیشتم بە زانکۆ، ینی سەرەتایی و ناوەندی و سەرەتایی و ناوەندی و بەڵێ دوا ناوەندی. بەڵێ. قۆناغیشانی منداڵی چۆن بووە کاک محەممەد لەوێ؟ بەڵێ وەڵاهی ئەمە خۆتەزانی ینی 68 واتە لە 74-75 چوینەتە خوێندن. ساڵی یەکەم و دووەم بە کوردی خوێندومانە، لە دووەم دوای نوسکۆی شۆڕشی کوردی خوێندنەکەمان بوو بە عەرەبی، ینی 1 ساڵ و چەند مانگی ئێمە بە کوردی خوێندومانە. قۆناغی مناڵیمان ینی خۆتەزانی و کات ژیان وەکو ئێستا نەبوو، ژیان ئەم سۆشیال میدیا و مۆبایلی پێ نەبوو کە ئێستا مناڵ لە 2 ساڵ و 3 ساڵی و دەبینیم مۆبایلێکی پێیە و ژیانی و کات ژیانێکی تایبەتتر بوو، ناڕەحەتتر بوو. بە تایبەت دووس ینی قەزایەک بووە و شارێکی زۆر گەورە نەبووە. ئەمە لە بنەماڵەیەک لەدایک بووین کە لە 65ەوە لە دووس خورماتوون، واتە ماڵی باوکم لە 65 هاتوونەتە دووس لە گەڕێکی کۆماری. هەموو خەڵکی دووس کاڵەی ماڵی حەکیم جەبارە زانن. دوایش وەکو باسمان کە سەرەتاییمان لەوێ خوێندووە و وەکو خوێندن من وەکو بڵێ لە سەرەتایی و کە چوومەتە ناوەندی ینی گۆڕانکاریێکی گەورە لە ژیانی خوێندنما دەستی پێکردە. چی بە گۆڕانکاریە؟ گۆڕانکارێکەوە بوو من ینی قوتابیەکی ئاسایی بووم تا پۆلی 6 سەرەتاییش. زۆر بڵێن هەوڵی ئەوم نادا لە پلەیەکەمەکانی خوێندن بم، بەڵام لە 6 یەک دیمەن کاریگەری لەسەر دروستکردم بڕیارمدا کە لە بڵێن کە ئێستا پێڵێن 7 و 8 و 9 ینی لە 7ەوە گۆڕام. چی بوو دیمە؟ ئەو دیمەنەوە بوو کە سەیرمە کرد مامۆستاکەمان، مامۆستای بەتایبەت زمانی عەرەبی و ئەوانە تەلەبەیەکە بوو، زیرەک بوو، لە ئێمە زیرەکتر بوو، زۆری خۆشەویست، زۆری مەسەلەن پیاڵەدا و هەڵیەساند و ئتمیش بەڕاستیەوە کاریگەری لەسەر دروست کردم. وتم دیارە تەلەبەی زیرەک مامۆستایش خۆشیەوێ. ئەو کاتەوە ینی زیرەک بوویت؟ بەڵێ. ئەو کاتە زیرەک نەبووم لە سەرەتایی، بڕیارمدا زیرەک بم لە ناوەندی. ئەو کاتەی کە خۆتەزانی ئەو کات لێدانە بوو لە تەلەبە، ینی ئاسایی
بەدار لێدان بەڵێ ینی دەقێ دوا کەوتی ینی بەدار لیانە دای جا ناو دەست ناوکت پیس بوویان بەڵێ نەولا جار وا بوو دوا کەوتن جار وا هەبوو مەسەلەن دەرزێکت نەنووسی بووە این بوو یان مامۆستا سالارمان هەبوو نازانم وڵای لە ژیانەماوە یان نا ئەوە دوو قەڵەمی هێنا پنجەکانی قسە بینی دوو قەڵەم زۆر ناڕەحەت بووە بەس هەستمە کرد ئەمەی کە لەگەڵ کۆی تەلەبەکان ناکرێ لەگەڵ تەلەبە زیرەکەکان ناکرێ بۆیە بڕیارمدا لە ناوەندی سەعیکەم بخوێنم بووم بە یەکەمەکان و لەبیرمە ئێمە مامۆستایەکی سامەڕاییمانە بوو لە ناوەندی ئەو مامۆستایە هەستام جوگرافیەمانە بوو جوگرافیەمە خوێندەوە یان بڵێنێکی یان حەوت بوو یان هەشت بوو بە ئاوا بڵێن چکەی سەبرە یەک متەوەسڵانە خەڵک لەوێ باش تێنەگا حەوت یان حەوت بوو یان هەشت بوو مامۆستا پۆلی جێشت من بڵێن ئەو بابەتەم دەرک کرد بۆ ڕاستی ئیتر ئەموتەوە و شەرحەمە کرد و خۆمینمە کرد ئیتر مامۆستا پۆلی جێهێشت ئەو کاتێش مامۆستا زۆر بە هەیبەت بوو ینی پۆلەکەی جێشت و یەک قوتابی نەیێرا قسە بکەم ینی مراقی بوویتەوە نە من هەر هەستا بووم شەرحەمە کرد و تر مامۆستا چوو مدوری هێنا مدویر و دوسێ مامۆستای تری هێناوتی ئەمە تەلەبەیە هەموو بابەتەکەی دەرک کردووە ینی هەر لە سەرەتا و تاربێژێکی باش بوو چۆن سیاسی و یعنی بڵێم چیتر نازانم حەزت لە وتاردان و خطابدان وەکو وەڵای وەکو تاردان نا بەس وەکو قسەکردن و قسەکەر وانە بەڵێ ئەوە بووم ینی زیرەک بووم جا دوایی ئەمە لە پۆلی بەڵێن 1 و 2 و 4 و 5 عەفو هەبوو ینی امتحانات من 4 ساڵ امتحاناتی کۆتاییم نەکردووە بەڵێ ینی یەکی متەوەسە و 2 3 بەڵێ 3 نا 3 زام نەما ئەو منهەجە بەڵام و کات لە کاتی ڕژێم ئەوە هەبوو ینی بەعام تەلەبەیەکی زیرەک بوو لە چ وانەیەک زۆر زیرەک بووی حەزت لە چوانێ بوو چوویتە ئەدەبی چوویتە من چوومە علمی چوومە علمی بەڵێ وەڵام لە هەمووی زیرەک بووم ینی لەبەرەوەی عەرەبیەکەم باش بوو من بڵێن لە هاوینە کتێبمە خوێندەوە چونکە ینی لە سەرەتای هەشتاکان ململانەیەکی فکری ئیلحاد و ئیمان دەستی پێ کرد تەنزیمی کۆمەڵە و لە گەڕەکەکانمان و مەسەلەن ئیسلامیەکانی جوڵەیەکی ئیسلامی هەبوو لەبەرەوە من کتێبەوەی هەم کوردیمە خوێندەوە هەم عەرەبیم بە خوێندەوە ینی ئەوە زاڵی کردم بەسەر زمانی عەرەبیە لەبەرەوە لە سعیکردنیش زیرەک بووم ینی بۆ ئەو کات دەرەجەی باشمێنە چونکە ئەو کات 100 نەهات 100 ینی پێم وا بوو لە دووسخورمات و 89 یان 90 هاتبوو 89 یان 90 من 87 هێنا هەندێک گرفتە بوو نەگەرنا ینی ئەو هەندێک گرفت ئینسان گرفتە ڕووی لێکە لە ژیانیا ئەگەر ناوە احتیمالە زیاترم بێنایە خۆی عادەتەن ئەوانەی کە شوێنەکانی خۆیان جێڵن شارەکانی خۆیان لە قۆناغی زانکۆیە ینی زانکۆکەیان لە شوێنێکە خوێنە دوای جەنابیشە دووسخورمات و هەروە جێهێشت هاتی بۆ سلێمانی چوومە بەغدا من جامیعەی تەکنۆلۆژیە وەریگرتم ماڵەوە حەزم لە پزیشکی بوو ماڵەوە ڕێیان نەدا بچمە بەسرە وەریەگرتی ئەندێ شاری دوور وەریەگرتی پزیشکی بۆیە ئەو کات مهندسیش ینی وەک ئێستا نەبوو مهندس بێ ئیش بێ ئێستا زۆربەی وانە ئێستا خەڵک ڕوو ناکاتە هەندەسەکان ئەو کاتە هەندەسە بەتایبەت زانکۆی تەکنۆلۆژی هەر زانکۆکە خۆی زانکۆیەکی هەندەسی بوو هەموو بەشەکانی هەندەسەی تێدا بوو تەقدیمی وێم کردو لێ وەرگیرام بەڵێ ینی هەندەسە تەواو کرد ئێستا ئەندازیار محەممەد حەکیمی من هەندەسەم بەڵێک تەواو کردووە لە پۆلی 4 بووین عێراق لە عێراق درا دوایەوەی چۆکوێتەوە دوای ڕاپەڕین عەفواتێکی دا حکومەت تر من بە درەنگی شەو چوومەوە ینی دەرچووم باردوو خولەکە خولی یەکەم و خولی دووەم
دەوری ماڵی باوکتەوانە هەر لە دووسخۆرمات ناوەڵا من ئێستا باوکم وفاتی کردو لە 1970 کە لە زانکۆ بوو لەگەڵ مردوو جەنابتانە دایکم لەگەڵ کوڕە گەورەکەمایە کە ناوی هاودینە پێکەوەن لەو لای عواڵەوە پێوترێ بابان وانە بگەڕێکی بابان لەوێ ئەژین ئەوش ئەندازیاری مەدەنیە و ینی دایکم لەبەرەوەی کوڕەمی بەخێو کردووە ئێتر وەکو بڵێ ئەویش وەکو کوڕی خۆی لاتوە پێکەوەن لە ڕۆژی دووەمی لە دایک بوونیەوە لەگەڵ دایکمان پێکەوەن بەڵێ ئێمە من لە 2007 خانوویەک خاروی دووسمان ئەمە ممتەلەکاتێکمان هەبوو لە دووس بە ئێستایشەوە ئێستش مەسەرەن 70 دۆنەم زەوی زراعیمان کە 50 دۆنەمی لەسەر جادەی دووسخۆرماتوە بەڵێ کەواتە هەر لە 2007ەوە ئێوە بەتەواتی لە پەیوەندیتان بە دووسخۆرمات وەکو ماڵ و ئانۆ نەمایان ئێمە تقریبا من هەر لە زۆر نەماوم لە دووس بۆ من باسی ڕاپەڕین بکە ئەستۆ لە ماڵی باوکمت پرسی بەڵێ دایکم مایەوە لە دووس تا 2000 تقریبا تۆ لە 14 و 15 لێرە کوڕەکەم مهندسی مەدەنیە لەگەڵ کۆمپانیا شت عقدی کرد بۆ ئیشکردن ئەڵێن ماڵت زۆر گواستۆتەوە لەم شار بۆ ئەم شار لەوێ بۆ ئەوێ ئەمە چۆن بووە ینی ئەوە وەڵاهی کاک ڕامیار ئێمە خەڵکی دووسخۆرماتوین دووس لە ڕاپەڕین بەشدار بووین ئێمە وەکو گەنجانی دووسخۆرمات و بەشدار بووین ئەو کاتە وەکو پێشمەرگە کە عوسمان حاجی مەحموود و کۆمەڵی خەڵکی ناسرا و هاتنە شاری دووس ئەوان هاوکاریان بووین لە زۆر ڕووەوە ئەوانش ئەمێمە شایەتی ئەویان بۆ دەین کە بڵێن بەرەنگاربوونەوەکی قارەمانانەیان لە دووس کرد بە حەقیقەت بەرامبەر بە ڕژێم 11 ڕۆژ ڕژێم هێڕشیە کرد تۆ بارانی ناو شاری دووزیە کرد و نزیک چەند سەد کەسێک لە خەڵکی دووز شەهید کران دوایی کە دیار و بیستوبیان کە بڵێن ئەی فەرمان هاتبوو کە بکشێنەوە دیار و کوشا بوونەوە و ئێمە نزیک بوو کە بەیانیەکەی بڵێن سوپای عێراقی نزیکمان بوو دەبابەکانمان بینی ناچار شاری دووزمان بەجێهێشت بۆ کەلار تر کەلارێ من پێشتر لەگەڵ برایانی کەلارە کاکدڵشادوان تێکەڵ بووم لە 1970ەوە ناسیاوێکمان هەبووە ئیتر لەوێ لەگەڵ ڕیزەکانی بزوتنەوە ئیسلامیە تێکەڵ بووین تاکو کەلاریش بڵێت حکومەت هێڕشیە ناو چوینە منتیقەی پشتە و سەرتەک ئەو منتیقەیە یەک دوو مانگ ماینەوە دوای چوینە ناو ئێران و دوایش گەڕامەوە من بۆ بەغدا کە خوێندنەکەم تەواو کرد پۆلی بڵێن ئەخیر بووم پۆلی 4 بووم لە هەندەسەی مەدەنی ینی ئەویش بە ناڕەحەتی چونکە من ماڵیان تاڵان کرده بووم محازەراتیشم و کتێبەکانیشم هەمووی برابوو هیچم نەبوو کە چوومەوە هیچ نەجلم مابوو نە وەکو بڵێ هیچ نەمابوو لە ماڵە هەر کاشێکە مابوو و خانووکەیشیان بڵێن خانووکان دووزیان بەداخەوە ڕژەم تەقاندەوە ینی بەشێ لە خانووکەشمان کەوتبوو تەقێن رابووە کە ڕۆشتنەوە هیچ نەمابوو کە چوومە بەغدا من بە سوپاسەوە ینی وەفای بکێ لە برایان منەوە ئەوم باش بوو ینی لەگەڵ هەمووان تێکەڵ بووم هەم لەگەڵ کوردەکانە چەندین ڕەفیقم هەبوو ینی کورد هەم لەگەڵ ئیسلامیەکانە ئیسلامی کوردی و ئیسلامی عەرەبیش گەنجە مسلمانەکان یەکێ لەو ڕەفیقانە کە زۆر ینی کە وەزعەکەی زانی هیچم نییە حەقەتەکان لەگەڵ باوکی هاتن تر باوکی بە زۆر بردمیانە ماڵی خۆیان و وتیان لەگەڵ ئەم کوڕەمانە سەرکەوتن و کەوتتان بەیەکەوەیە ئەتر باش بەیانەی لەسەر محازەرەکانی ئەوم خوێند لەسەر کتێبەکانی ئەو چکە من هیچم نەمابوو ڕاست چەند بڕوانامەت هەیە ینی من دوو بەکەلۆرسمەیە بەکەلۆرس یەکەم وەکو باسم کرد هەندەسە دوای من کە پەرلەمانتار بووم لە 2005 بۆ 2009 لە کوردستان هەستم کرد ئینسان ینی لەو شوێنانە پێویستی بە شارەزایی لە یاسایە عشقی یاسادای لە کەلەم دەستم کرد بە خوێندنی یاسا بەداخەوە لێرە وەریان نەگرتم لێرە وەریان نەگرتم لەبەر من با بەسەرهاتێکیش بۆ باسکەم
من پێشەوەش ڕاستی لە دکتۆرێک هەبوو ڕەفیقم بوو لە هەولێر زۆر هانیەدان بۆ خوێندنی یاسا ڕاستەکەی ینی میش نەختی حەزم لێ کرد ئەو کاتێش ینی پێش چوونە پەرلەمانشم باسی 95 و 6 بۆکەم ئیتر دوای 96 دوای سیۆکی ئاب چوومە زانکۆی سەلاحەدین بەشی یاسا کۆلێژی یاسا تەقدیمم کرد و وتی عەمیدەکە بوو عەمید بوو نازام ڕئیس قسم بوو وتی نمرەکەت وتم 87 و تۆ زۆر چاک وەریراوی وتم باشە وتی تەیید وتم باشە ئەنێرم تەیید و لە دووزە بیێنن وتی وەڵا دووز نایخوا وتم بۆ دووز نایخوا ینی وتی تەییدی پشتیوە بڵێن تەییدی تەربیەی دووز نایخوا بەڵێتم بۆ نایخوا وتی وەڵا ئاخر ژێردەسەڵاتی ڕژێمە ئێوەتم دوێنێ دەبابەکان ڕژێم خواردی شادەکەی نایخوا دوای سیۆکیا بوو هێتم عەجیبە ئێوەتم وەرنام هەر نەمویستوتەوە ئەنێ ئەو کاتیش بەڕاستی ئەو دەسەڵات یاری ئەو سیستەمە ینی زۆر سەیرە ئێستا خۆ دەزانی دەرفەتێکیان دوای زانکۆلاین بۆ خەڵکی ناوچە کان وانە بەسە و کاتار حسابیان بۆ کوردی ناوچەکانی ژێردەسەڵاتی ڕژێم ناکرد ئەی معقولە تۆ کۆلێژی زانکۆی سەلاحەدین کۆلێژێک وڵا شادەی دووس خوڕمات و نایخوا بۆی وەریان نەگرتم مش بەڕاستی پێم وت هەر لەوێ وتم ئەی دەبابەکانی ڕژێم بۆ خواردی شادەکەی بۆ نایخوا بەڵام بۆ دوای بۆ یاسا هەم دیسان بەڕاستی عەرقەڵیان بۆ دروست کردم لێرە بخوێنم هەم دیسان وتیان تۆ یعنی کاتەوازت لێ هێنان ئەرەوەڵا هەم دوایی لە 2008 و ئەوادە 8 یان 9 بوو هەم دیسان گرفتیان بۆ دروست کردم کەی تەواوت کرد یاسا 12 ئەخر بۆی بۆ باسیەوە بکەم گرفتەکە چی هەم دیسان وتیان تۆ لە کۆلێژەکانی کوردستان وەرە ناگیری چکە شادەکەتین ینی لە 2000 دوای 10 ساڵ دوای 11 ساڵ دیسان ئەو ڕێگری مەجبور من لە تکریت تەقدیمم کرد ساڵی یەکەم و دووەمم لە تکریت ئەوە کرد بێەوەی داوام بکەم ینی ئەچووم لە 100 ینی امتحانی ئەخیرم لە 100 کرد ساڵی یەکەمی تکریت بووم ینی کە لە 100 داوامی ڕۆژانم نەکرد بە سەرەمویانە یەکەم بووم باشە کاک محەممەدگیان با بینە سەر ژیانی سیاسیت ساڵی چەند هاتیتە ناوکایی سیاسی ژیانی سیاسی دەست پێ کرد و تێکەڵی سیاست بوویت وەڵاهی کاگڕامیار ینی کاری سیاسی لەگەڵ کاری چەکداری لەگەڵ کاری تەنزیم ینی ناوبنێ وانە ینی کۆبڵێ ڕاندی جیاوازن منەکرێ بڵێم کاری سیاسی ینی بڵێن لە نەوەت و دوای نوسکۆی کۆمەڵی دادگەری دەستی پێ کردووە بۆ نمونە بەڵام پێشەوە لە ڕاپەڕینەوە من پەیوەندیم بە ڕیزەکانی بزوتنەوە ئیسلامیەوە کردووە کاری ڕێخستن ئەکرێ بڵێ لە قۆناغی 1970 ئەوانە کاری وەکو ئیسلامەتی و داخلی بازنە ئیسلامی لە بوسڵمانی بۆ ئیسلامی ئەوش ئەکرێ بڵێ 84 85 بۆ تەستنیف بکەم چکە ئەو کاتە ئێمە ینی کاری سیاسی خۆ دەزانین کاری علاقات و سیاست و ئەحزاب وان ئەو کاتە تەنزیمات هەبوو ینی بەو شێوەیە مەسەلەن مسلمانێک ئاسایی بوومە من ئەکرێ بڵێن لە 8 ساڵی و 9 ساڵیەوەی تر من نوێژم کردووە نوێژەکەش خزمم هەبووە کە بینیمە ڕیژدار و بە ئەخلاق و دایم پاک و خاوێن و جۆرێ لە نورانێتی تێدا بووە ئەوە وای لێ کردوم کۆک و گەنجێک من ڕوو بکەمە نوێژکردن و نوێژم کردووە و کاتێش گەنج کەم بوون نوێژ بکەن کاتشتە مزگەوت وەک ئێستا نەبووە الحەمدولیلا کە ئەبینی خەڵکێکی زۆر ینی هەرزەکار و گەنج و لاو ڕویان لە مزگەوتەکان کردو و کاتە دەگمەن بوو و ئەو کاتە خەڵک ئەترسا چۆ مزگەوت چکە حەزبی بەعەس بە دوای تەنزیماتی ئیسلامی شاگەڕا بەڵێ
کەستان گیرا بوو وەکو باوک برا ئەو کات کەسمان نەگیرا بوو من کەیتر بڵێن کاری من کە دەسی پێی کرد دوایەوە بڵێن هەندێ کە دایکم مایەوە لەوێ بڵێن هاودینی لابوو بچووک بوو خوشکمەوانە هەندێ جار لەسەرەوەی کە من بزوتنەوە ئیسلامی بووم ناڕەحەت کراون وەکو بۆ نمونە ئەوانەی ماڵیان تەقێنراوە لە دووسخورمات و دوایی ڕژێم تقەرەبووی کردنەوە بە 5,000 تەبعی ئەو کات 5,000 زۆر بوو لە نەوەتەکان ئەوەی کە تازە بەڵێ ئەکرێ بڵێ 5 ملیۆن بەڵێ ئافرم ینی ئەو کاتە 5,000 بە هەموو ماڵەکاندرا بە من نەبێت چونکە من بزوتنەوە ئیسلامی بەڵێ ینی زانیان جەنابەت مەسەرەن ینی ماڵەتە باوکت یان کەسوکارت باوکم ناڵم لە 80 وفاتی کردو بەس دایکم مابوو لەگەڵ بنە ماڵەکەتان ینی لەبەر ئەوە بۆ هۆکاری تەقانەوەی ماڵەکەتان سەر مەسەلەی کێ بەشدار بووە لە ڕاپەڕین ماڵیان تەقاندەوە هەرین من نەبوو 360 دەماڵ بوو دوایش قەرەبووی بۆ نمونە سیارە کرایەوە سیارەکەی من چکۆ من سیارەم هەبوو سیارەی بەرازی لێ 80 هەبوو سوتاندیان سیارەی تریشم من هەر لەو ڕۆفەوتا ینی بەڵام سیارەکەی خۆمیان سوتاند و بەس قەپاقەکەیان بۆ جێشتوم دوایش قەپاقەکەی بە سەلامەتیە گڕێکیان تێبەردا و سوتاندویان هەم ماڵیان تاڵان کردم هەم لای خانووەکەیان ڕووخاند بووین هەم ینی تەمەن لایەکیان بۆی ڕووخاند بوو بڵێن هاوسەیەکمان کە ئێمە چاکەمان بەسەرێ هەبوو ینی هاوسەیەکی تورکمانمان هەبوو لە شارەکە ئێمە بڵێن لە نەداری شتان نەختێ باوکم بەشی خۆی ئەو کاتە هەبوو بوو ینی ئەوە حەقیقەتێکە چاکەمان لەگەڵیانە هەبووە هەندێک جار قەرزی باوکم پێداون لیان قەوماوە ینی کە مناڵ بوون ینی باسی مناڵیەکەین دوای ئێمە کوڕەکانیان گەورە بوو ئەمن بوون دوو کوڕیان کوژرا لە ڕاپەڕینا بەس وەکو حەقی هاوسێتی وەفای بۆ باوکم ڕێگریان کردبوو کامل خانێکەمان بتەقێنەوە بەڵێ بۆ نیوەیان تەقاندبوو نیوان هێشتە بوو دوسێ ژوور لە پشتەوە بوو بۆمان مابوو بەڵێ ینی با بڵێن ناڕەحەتیەکان ئەوەی کە هاتە پێش هەر ئەوە بوو ناڕەحەتەکان زۆرتر بوون مەسەلەن لە گرانیەکان لەسەرەوەی من بزوتنەوە بووم لە گرانیەکانە ینی و کاتە گرانی بووانەوە تو 4 و 5 و 6 2 ساڵ بایعی و کاتە بۆ خەڵکی ئەو ناوچانە زۆر چاک بوو بایعی نازان بۆ کوردستانە هاتیان نابەس بۆ دووزوانە ڕاگیرا بوو بەس بۆ دووز و کەرکووکۆوانە ئەدرا کە ئەدرا بایعی ینی نەفەسێک بوو بۆ عێراقیەکان بەڵام 2 ساڵ بایعەکە ئێمەیان ڕاکرد هەر دیسان لەبەرەوەی من بزوتنەوە ئیسلام ئەو کاتەش هەر لەسەر کێشەی نەوت بوو نەوت بەرامبەر بەڵێ هەر گرفتێکی لەو جۆرە هەتاوەکو ێساش گرفتەوە ئەی مەسەلەی چەکداری خەباتی چەکداری بەڵێ من پەیوەندیم بە ڕیزەکانی بزوتنەوە کردو لە کەلار بووم و دوایە هەر لەگەڵ کەلاریەکانە هاتینە دەربەن و لە دەربەن حکومەت کە هات و تۆربینەکەی ئەو شەوەی تۆربین خەڵکی دەربەن نەزانن تۆربینەکەیان تەقاندەوە ئیتر ئێمە دەربەن مانجی هێشت و چوینە پشتە و 1-2 مانگ لەوێ بووین و دوایی چوینە ناو ئێران و دوایی ئەی نەختێ کەلاریەکان گفتوگۆی وانە کرد بمێنن نەمێنن بزوتنەوە ئەوانە ئیتر ماوەیە دوور کەوتینەوە دوای دیسان پەیوەندیمان کردەوە بە بزوتنەوە ئیسلامیەوە و ئیتر لە کەلار بوومە لە شەڕەکانی کەلار لەوێ بوومە و دوایش من بە حکمەوەی لە مەکتەبی تەنزیم بووم مەکتەبی تەنزیمیش تشکیل کرایەوە لە مەسیف سەلاحەدین چوومە مەسیفی سەلاحەدین دوای کەلار دوای نسکۆی 93 بەڵێ کۆمەڵی دادگەری لە حیزبێکی چەکداریەوە هات بۆ خەباتی مەدەنی جەناب لە خولی دۆمی پەرلەمانی کوردستانە بەشداری بەندام پەرلەمان بووین چۆن ینی ئەمە یای هەموو سەرکردایەتی ئەوە پێش کاگرامێر ئەوە پەیوەندی بە پەرلەمان و نەبوو بەڵێ کۆمەڵی دادگەری دوایی لە کۆمەڵی ناڕەحەتی هاتە ڕێگای هەر لە شەیدکردنی مامۆستا عەبدوڵای قەسرێ پاشان تۆپبارانکردنی ناوچەی خوورماڵ و ئەحمەدا و شەیدکردنی 46 کادر و پێشمەرگەی سەربازیمان دوایی گواستنەوەی سەرکردایەتیمان بۆ پشدەر دوای لە پشدەرەوە هاتینە ناو شارەکان
جا مامۆستا عەلی باپیر دەستگیر کرا. دوای مامۆستا عەلی باپیر قیادە دانشت 3 کەسی دەستنیشان کرد وەکو دەستەی بەڕێوەبردننی کۆمەڵی دادگەری. من یەکێک لەوانە بووم. بەڵێ ئەوانەی کرا بۆ ئەو کە فشار لە کۆمەڵ لە 2023 واز لە خەباتی لە 2023 کۆمەڵ لە ناڕەحەتترین کاتیا بوو تا 2005 کە مامۆستا عەلی باپیر زیندان بوو و ئەرکی بەڕێوەبردننی کۆمەڵ لەسەر کۆمەڵێ برا بوو بە هاوکاری برایانی سەرکردایەتی ئەو کات. ئیتر ناڕەحەتیەکانی ئەو کاتیش دیار بوو بەم پارتیە یەکێتی بارەگاکانیان لێوەردەگرتینەوە. ئەمریکا و هاری شوتێکە بوو زۆری بۆیە نابووین بۆ چەکەکان. ئێمەش یانی مامۆستا گیرا بوو بەسەڵەن قیادە و کاتە بڕیاریدا کە بڵێن ئەویان نەوێ بۆ نمونە چەکە خۆ تازە ئێمە بڕیاری ینی شەڕمان نییە کە شەڕ بکەین مامۆستا لەوێ ژیانی بکەوێتە مەترسیەوە. بڕیارەماندا کە ڕێگەی دیبلۆماسی و سیاسی بگرینە. خۆتان نەزانن گەورەترین خۆپیشاندانی سیاسی لە سلێمانی 55,000 کەوت کە ڕژانە سەر شقام بۆ مامۆستا عەلی باپیر. ئێوە بەتەما بوون ئازاد بکرێ ینی ئومێدتان هەبوو؟ ئەی طبعاً ئێمە دوایی دەستمان بە حرەکەی دیبلۆماسی کرد. ینی لە 2005 مەسەلەن ئەچوین لە تایبەت لەگەڵ کا حاجی قاسم یەک دوو جار چوینە بەغدا و مام جەلالمان بینی و ئێمە چاو پێکەوتنیشمان دیدارێکمان لەگەڵ مامۆستا من ڕێکم خست لەگەڵ مامۆستا عەلی باپیر من و کاک ئەوستار و حاجی قاسم. شتێک بگێڕمە بەڕاستی وەکو تاریخ. ئێمە لای کاک دکتۆر بەرهەم بووین ئەو دیدارەکەی ڕێخست. کاک بەرهەم جێگری مالیکی بوو. کاک بەرهەم ڕێکی خستە بوو و ینی تقریبەن ئەوەی شێوتی نزیکە مامۆستا ئازاد کرێ هەڵمان زۆر داوانە کە چوین توان مامۆستامان بینی زۆر ناڕەحەت بووین. ینی مامۆستا لە زیندانە ببینرێ بەڵام بەورە بوو. ینی ناڕەحەتیمان نەماوە کە مامۆستامان بینی ورە بەرز بوو. پرسیاری لە کۆمەڵ کرد وتمان کۆمەڵ ماوە وەکو خۆیەتی و ینی خەمت نەبێ بە دەستێکی ئەمینەوەیە. دوایی ئێمەشتمان ینی پرسیار و شت ینی مامۆستا پێش ماڵ و مناڵی پرسیاری کۆمەڵی کرد. بەڵێ پرسیاری برایانی کرد. ینی هەندێ برا کە ترسی هەبوو کە ینی هەندێ برا عەسکەریەکان بۆ نمونە مامۆستا پرسیاریانی کرد. ئیتر دوای پرسیاری ماڵ و مناڵ و ئەوەی کرد و هەموو شتێکمان بۆ باس کرد و دوایش من وتم مامۆستا کاک بەرهەمەڵێ ئینشاڵڵا هەفتەی ئایندە احتیمالە ئازاد کرێەوە. نەوتی ماوێتی بەڵێ مامۆستا خۆی تقریبەن دڵ و دەرونی ینی باوزام دوایش خۆی لە کتێبی ئەشکەنجە و زیندانە باسی کردووە. نا باسی ئەم واقعەیە نا بەڵام ئەتر وتینە ماوێتی ئەشکەنجە درابوو یان ئەو کتێبەکەی هەیە ینی ئەو لە کتێبەکەی مامۆستا هەیە شکە تەبان ئەشکەنجە دراوە خۆ چۆن بەس ئەو کاتە ینی ئێمە کە چوین دوای ساڵ و چەند مانگێک بوو ینی ئەشکەنجە و شت تەواو بوو. بەڵێ سەرەتا ئەشکەنجە زۆر دراوە مامۆستا وزام لە کتێبەکەی ڕۆنە. بەڵێ زۆر باشە. دوای وەکەها بڵێن ئازاد کرا مامۆستا عەلی باپیر کۆمەڵی دادگەری چۆن مەسەلەن بیری نەکردەوە جارێکتر خەباتی چەکداری بکە؟ نا مامۆستا عەلی باپیرها کە ئازاد کرا ئیتر ئێمە لە پەرلەمانە بووین. بەڵێ لە پەرلەمانە بووین و بۆ ئێمەش پەرلەمانی کوردستان ینی ئەو کاتە بوو بە سوپرایزی هەڵبژاردنەکان کەس حسابی بۆ کۆمەڵ ناکرد. ڕاستەکەی و کاتە تەمان باز 2000 ئەوواکەین ینی 2005 بەڵێ لستی هاوپەیمانی هەبوو. بەڵێ ئێمە هەروە بوو تاقیکردنەوە بە یەک دوو حزب بەوتوان باشەم لستە هەموو کورد هەر کۆمەڵی تیانە ینی تقریبەن حسابیان بۆ کۆمەڵ ناکرد. قەنەعەتیان بۆ کۆمەڵ 2000 دەنگ دێنێ 3000 دەنگ دێنێ. تێگەیشتی کاک ڕامێر ئەمن لەبیرمە مقابلەیەکم لەگەڵ کرا کاگێ من باقر لڤین ئەو کات جان کاک محەممەد چەند کورسی دێنێتم 6 لەسەر گۆڤارەکە ئەو قسەیان نووسی ئێستش گۆڤارەکە ماوە. ئەوە بوو بە ترێند ینی ئەو کات بوو بە ترێند ئەو کات سۆشیال میدیا نەبوو بەڵام کە کۆمەڵ دوای 6 کورسیەنا سوپاسی خوای گەورەکەم کە پێشبینیەکەم هاتە دی کە 6 کورسیمانێنا بووین بە مفاجەی هەڵبژاردن. کاکە کەس مەرحەبای کۆمەڵی ناکرد. کۆمەڵ زۆر خەتەر بوو. سەرۆکەکەی لایەن ئەمریکەکانەوە گیرا بوو. هیچ حزبێک نەهاتە بارەکەکانمان
ماوەی جار ئەمریکیەکان تەوقی بارەکەکانیان نەکرد تاکەی ئەم حەسارە لەسەر ئەو کاتە ئیثاریشمان زۆر بوو کاگڕامیار لە بیرمە ڕۆژە خەبەریاندا تەلەفۆنیان کردوتیان ئەمریکیەکان هاتوون بۆ بارەکە تیان زۆر بە ناشرین شاتوون بارەکەکەمان لە توی مەلیک بوو کیلۆ کەبابێکی لێ لەسەر ئەگەر شارە زابن لێ بوو هەتا نەچوو بوون بسوڕێنەوە ینی بڵێن لەسەرەوە هاتبوون لە شەستێکەوە کاتبوونە خوارەوە یەکسەرەوە بەسەر ئەو ئینانەیە وینە زەردانی کە دایان نێوان دو سایتەکە هاتبوون ئەمبەر و تیان زۆر کاک محەممەد خۆیان کردوتە داومە قەڕەوانە دوای نیوەڕۆ بوو من چی شێک بوو لە شوێنێک بووم وەڵای یەکسەر حاجی ئەو ڕۆژە نهاتبوو حاجی قاسم ئەو ڕۆژە کە حاجی لە هەڵەبجە هاتچۆیە کرد باسی دەستەی کارگەڕیەکەی ئێمە لە دەستەی کارگەڕی بڵێن ڕەفیقی سێممان تەلەفۆنم کوتم نەیەی تۆ من نزیکتر منە ڕۆم باریکێکمان لەوێ بین کە گیرانێکێکمان بگیرێن وەڵا هاتن دانیشت بوون دێ پرسیار و شتیان کردو ئەوانەوتر ینی جەوەکە تەبیعی بوو دوایی ینی بەس هاتن و پەلاماری بارەگاکە هەرەوە بوو بترسێ کە میان بینی پێکەنین و گوێمان لێ نیوەوان و حتا من گاڵتێکیشم لەگەڵ کردن وتم ئەنیەوە هاتوون نەشری دیموکراسیێت و بکەن و خەڵ خەڵکەشتی جوانتان لێو فێر بێ بیستمە هەراوە یەکسەر لەو بەرە خۆتان کردو بە ئیناو تیان بۆ ئێوە چیەکەن وتم ئێمە ئیلتزام بە ئینەکە ڕێنمایەکانی مرورەوەکەین تی باشە بوون بە حکومەتەوە وا بکەن کاک محەممەد لەبەرەوە کاک ڕامیار مامۆستا کاتۆ من لە پەرلەمانی کوردستان نبووین و من سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ بووم ئەو کات لە پەرلەمانی کوردستان لەبەرەوە دەرویەک لە کۆمەڵ کرایەوە ئەو کاتە مەسەڵەن وەزارەتی ژینگەمان وەرگرت یعنی چوینە حکومەتەوە یا ئەو ناڕەحەتیانی سەر کۆمەڵ لاچوون ڕاستی و بەشداری سیاسیەوە ئەو قۆناغە بۆ کۆمەڵ قۆناغێکی زێڕین بوو بەڵێ ئێستا جاری تر خۆت پاڵەوتۆتەوە ئەم جارە ینی پەرلەمانی عێراق جیاوازە و دەمەوێت بزانم جەنابەت عەرەبیزانێکی لەواچە زۆر باش بی چونکە بە حکمیەوەی جەنابەت وڵای عەرەبی قسەی پێکەم ئەوی خوێنمەوە ینی تر عەرەبیەکان عەرەبی باش نازانن کاگڕامێر خۆی ئەمانی کە ئەوانەی لە پەرلەمان گویان لێگریت بەداخەوە عەرەبەکانیش نییە عەرەبیەکانیان تەواو نییە بەڵام من لە دووس بوومەوە خوێندنی جامیعەشم بە عەرەبی بوو هەموو قۆناغەکان و زۆرێک لە پەرلەمانتارە کوردەکان کاچینە بەغدا لەوێ گەر فێری عەرەبی بن تۆ نبینی ئەو لستانەی بە دەیان پەرلەمانتاریانەیە هەر سێ چوارێکیان دیارە ئەو پرسیارە بۆ ناکرێ زۆربیان عەرەبی نازانن ئەخە بەداخەوە یەکێک بنێریتە بەغدا عەرەبی نەزانێ و دیفاع لە ملەتە بکە هەر نووسراوەکان بۆیانە نووسرێ و ئەی خوێندنەوە دوور نییە بەس لەگەڵەوەدا کەمن ئەوانەی بە عەرەبی قساکەن ینی کەمن لە لستی یەکێتی لە لستی پارتی بن کەمە بینم بە عەرەبی قسە بکەن هەر قسەکەریان کەمە بۆچی کاندی دەکرێن یەکێکە عەرەبی نەزانێت وڵای پاداشتە خۆتانە بیستن ینی پاداشتە و سەر بەمە و سەر بەوە ئەگەڕێتەوە بۆ حزبەکەی خۆیان بەڵام و جێ ڕقنەیە تۆ 65 پەرلەمانتار لە بەغدا هەمووی بزانێ قسەکە و بە هەڵسوک مداخەلە بکات توانێ وەزێکی باش دروست بکە باشە کاک محەممەد ئێمە ئێستا لە نێو بانگەشەی هەڵبژاردنداین ینی سەرەتا بالەوە دەست پێ بکەم پرسیاری ژانی تایبەتم لێ کردی اینجا مەسەلەن بواری سیاست و هەڵبژاردن ئەوانە جەنابەت چۆن بجارێک تر خۆت پاڵاوتەوە بۆ وەکو با بڵێن کاندیدێک بۆ هەڵبژاردنی پەرلەمانی عێراق بەڵێ کاک ڕامێر وەڵاهی من خۆتان نەزانن ینی هەڵبژاردنەکانی پێش و دوو هەڵبژاردن جۆرێ لە بەتایبەت ئەمەی ئەخیر کە دیزاین کرا لە کوردستان بەڵێ گەرچی ئێمە بەڕاستی باشترین هەڵمەتمان کرد من لە ژیانمە لە هەموو هەڵبژاردنەکانە هەبووم لە لەژنەی هەڵبژاردن سەرۆک بووم یان یاریدەر بووم ئەندام بووم وەڵحاصڵ شتێک هەر لە لەژنەیە بووم ئەم جارە باشترین هەڵمەتمان کرد خەڵکمان زۆر ماندوو بوون کورسی زۆر ئەکرات
پێشبینی کورسی زۆر دەکرا بەڵام بەڕاستی ئەو دیزاینەوە ئەو واقعەکی دروست کرد زۆر لە سستی ساردبوونەوەی خستۆتە نێو کادر و ئەندامانمان. گومانێک لای هەندێک لە سەرکردەکانی کۆمەڵوا بوو کە بە کارکتەرێکی حزبی کە ژیانی حزبی بۆ خزمەتی کۆمەڵ تەرخان کردووە و لە هەموو قۆناغەکانە ینی هەبووە و ینی متمانەیەکی وا هەبوو کە من بتوانم لەم دەڤەرە لە بازنەی سلێمانی هەڵەبجە گەرمیان و پشدەر و بتوێن ینی خزمەتێک بە کۆمەڵ بکەین جۆرێک لە گەرمبوونەوە ڕیزەکانی کۆمەڵ گەرمکەینەوە ڕێخێنەوە بە هاوکاری برایانمان و هەم کاندیدەکان هەم برایانی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری. ئەمە جۆرێک لە ئەو متمانەیە وای لێ کردوم کە منیش ڕازی ببم لە خزمەتی کۆمەڵی دادگەری ئەو منیش لە زۆر ئەو ماوەیە لە زۆر شوێنوتمە من کادرێکی کۆمەڵی دادگەریم لە خزمەتی کۆمەڵی دادگەریدا باڵێ لە هەر شوێنێک ئەرکێکە بێ تا بەدەم ئەرکە کە ئێستا لە ئەخر هەموو کەسێ لە ساردبوونەوەی ئەندامانی حزبەکەیدا خۆی لە ئەرکی قورس نادا ڕاستەکەی و حەقیقەتێکە چکە ئەگەری گریمانەی دووبارە مەسەلەن مەترسیەوەی ئێستش لە کوردستان و ئەو قسەی شەکرێ و جۆرێک لەوە ساردبوونەوەی خەڵک بۆ ئەکرێکە کاگەڵ بژاردن دیزاینەوە ئاوایەوە نییە لە کوردستانەوە نیە کۆمەڵ وای تو ئاوە لەم قۆناغێکی هەستیارە هەڵمەتێکی هەستیارە ئێستا بۆ کۆمەڵی دادگەری. خاڵێکی تر کاکڕامیاریان ئێمە خۆتانی شەزانن یعنی دووشە دژی یەکە بە یەکۆ بیکەی هەڵبژاردن و کۆنگرێمە بەدا خەوردێکمان بە یەکۆ کرد ئەوە زەربەیەکی تری لە کۆمەڵی دادگەری داوە چکە دەرهاویشتەی هەموو کۆنگرێک بۆ حزب ماوەیەکی ئێوە دووسێ مانگ تا ڕێخستەوە ئێمە تەشکیلاتمان ڕاگرتووە بۆ ئاگداریت ئێمە تەشکیلات بەڵێ لەبەر هەڵبژاردن تەشکیلاتمان ڕاگرتووە بە درەنگیشەوە بڕیارماندا بەشدار بین ینی دەبێ خەڵکی بزانێت کۆمەڵی دادگاری ئەمجارە بە درەنگیشەوە بڕیاریداوە بەشداری حەملە بێ و دەست بە هەڵمەت بکە وانە بەڵام الحەمدوللا لەگەڵەوەدا ئێمە ئینشاڵە جێی ڕەزامەندی خوای پەروەردگارین و پاشان جێی متمانەی خەڵکی کۆمەڵی دادگەرین و ینی وەک بڵێ شانمان خستۆتە ژێری و لە خزمەتی کۆمەڵداین و ئینشاڵە بتوانین ببینە ئەداتێکی خێر بۆ ئەم حزبە. خەڵک زۆر پرسیارەوە کە کۆمەڵی دادگەری بۆ فلێکس و لافیتەکانی لەسەر شەقامەکان زۆر کەمە بیندرێن یعنی هەرەوەش پەیوەندی بە مەسەلەی کۆنگرە و سەرقاڵبوون بە کۆنگرە و هەیەیان ئەوە جیاوازتر ئەوە دووشتە بانگەشاکە دووشتە تاخیربوونەکەی پەیوەندی بە کۆنگرە و ئەوەیە کە کۆمەڵ درەنگ دەستی پێ کرد کەمێکەکەی پەیوەندی بەوەیە کە کۆمەڵی دادگەری تواناکەی ئەوەندەیە تەسەورەکەی کۆمەڵ بە دڵنیاییەوە لەوەی نیوەی کاندیدی حزبێکی دەسەڵاتی سەرف نەکردوێ بۆ فلکس ئێستا باز لەوە کرێ بەرمونە حزبی دەسەڵات باز لە 2 ملیۆن باز چە نەکرێ 2 ملیۆن دلار 3 ملیۆن دلار بۆ فلکس وانە بۆ بانگەشەی هەڵبژاردن بۆ بانگەشەی هەڵبژاردن وڵی بازام دووسێ دەفتەرێکیان بۆ فلکس تەرخان کردووە کۆمەڵی دادگەری دووسێ دەفتەر وڵە ینی 200,000 دلار وڵی تەسەورم وایە تۆ سی لە بینی سی تا ینی تا 50,000 دلارێک ئەگەر تەرخان کرابێ 3 تا 4 دەفتەر 5 دەفتەر چۆن من لە لژنە نەماوەم تەفاسیلی ئەو بابەتانە نازانم. باشە کاک محەممەد ئەو پارە زۆرە لەکوێ ینی من ئەوەی کە حزب ئەوەی کردو وڵی کجا لەکوێنن لە داهاتی گشتی خەڵکی کوردستانی هێنن ئەی تۆ بۆ ناپرسی بۆ موچەنیە ئەی بۆ ناپرسی بۆ داهات نانێرێ بۆ بەغدا خۆ ئەی ئەو هەموو ساڵێک کە چەند ساڵە بە قاچاغە فرۆشرێ داهاتەکەی کوا خۆ نەچۆتە خەزینەوە ینی داهاتی گشتی کاکڕامێر داهاتی ئەم من یەک دایرە نەک فەرعەکانی یەک بەڕێوەبەراتی نەک فەرعەکانی ینی خەڵکی شارەزای دایرەکە پێوتم ڕۆژانە 1 ملیار داهاتمانە ملیار دینار داهاتمانە بەڵێ ینی تۆ جومعەکانیشی لێ دەرکە 25 ملیار مانگانە داهاتە بەس یەک دایرەی زۆنێک ئەی فەرعەکانی لەو شارە و لە شارەکانی تر لەبەرەوە داهات زۆرە خۆ داهاتی ئەی وەرە ئاو و کارەبا و مرور و هەمووی جەمعەکە تاپۆ و وانە باج و ئەم هەموو شتە لەبەرەوە ینی دیارە خۆگەنا ئەمان لەو شاخات نەخواارۆکو یەک بووین
بەڵکەواتە جارێکیان بە بەرپرسێکی باڵاتە لامان پێم وت بەیە کۆبینەوە فڕینوێ مەژە لە زەوێن ئەی وەڵامیان چی وڵایی وەڵامی نەدایەوە وەڵامی نەدایەوە بەڵێ بەڵێ ئەخە چکە ئەزانێ خۆ کۆمەڵی دادگەری هەردوو حزبە ناسێ خۆ نین غەریب نین بەیەک باشە بۆچی ڕۆژوا بووە حزب هەیە زۆر تەنگانە بووە پێویستی بە قسەیەکی کۆمەڵی دادگەری بووە بەڵێ وەکو چی لەوێ ڕۆژە لە ڕۆژان باسی بکەین بەڵام ینی مەمنون بووە کۆمەڵ قسەیە بکە هەڵوێستێ بنوێنێ ئێستاوان لە عاسمانن و ئێمەش ئەو تا مەسەرەن ینی نە کۆمپانیایەکمانێ من وەکو باسم کردووە چینە بەغدا ئێمە لە بەغدا کۆمپانیامان نییە بیپارێزین پشکمان لە حکومەتی سوودانی نییە ترسمانە بێ مەسەرەن پشکەکانمان لێ وەرگیرێتەوە ئەوان هەیەە هەمووی ئەی خۆ حکومەتی چۆن 400 هەیە لە حکومەتی سوودانی چۆن کەواتە دیدگای کۆمەڵی دادگەری بۆ بەشداریکردن لەم هەڵبژارنە و ئێوە کە دەچنە پەرلەمانی عێراق چیە بۆ چارەسەرکردنی ئەو گەندەڵیانەی کە ڕەگ و ڕیشیان کاگرامێر خۆی لەوێ لە پاڵ پرسیارەکەی تۆ بوو ترێت کۆمەڵ یەک دوو نەندام واچوونە بەغدا کۆمەڵ یەک بوو بێ دەنگێ دلێر بووە کۆمەڵ لەکوێ بووە سەنگەری لە سەنگەری خەباتی مەزلومانی خەڵکی کوردستانە بووە لەبەرەوە جاروایە یەک کەس ئومەتێکە بۆ خۆی یەک کەس ئومەتێکە بۆیە پەرلەمانتارانی ئێمە لە هەموو قۆناغەکانە دیار بوون جا تۆ وەکو باسم کرد من حزب هەیە چەندەیەکی هەیەوە نیە بەڵام سێ چوارێکیان قساکەن تۆ دووشبی قسە بکەی سێبی قسە بکەی دیفاع لە ملت بکەی چۆن لەوەرە دیدگای ئێمە هەم بەرنامەی هەڵبژاردنە کە کۆمەڵی دادگەری ڕایگەیاندووە و حتممە نوسخەتان پێگات و ئەوانە هەم ئێمە وەکو خۆمان وەکو کاندیدان هەرێکێ بەرنامەیەکی خۆمانمان هەیە کە لەوێ حتممە لای من بۆ نمونە باسم کردووە ینی یەکێ لە ڕاهەندەکانی کارکردنم مافی خەڵکە بەڵە ئەوە لە کاکسۆرانم پرسی لە ماوەی پێشوو وتم باشە کاک سۆران ینی حیزبی دەسەڵات هەردوو لە ئەم پارتیە میشێتی بەنمونە هەر کامێکیان نزیکەی 20 بۆ 25 پەرلەمانتاریان هەیە زۆربەی جار لە کەناڵەکانی خۆشیان هەرتۆ دەرەکەوی یعنی هەرتۆ بانکەن بۆ مەسلەی پرسیاری بابەتی گەندەڵیە بابەتی موچەیە پارێنەوتە ئەوانە وتم ئەی ئەو بیسی پەرلەمانتاری تری ئەوان کە لەوێن یعنی کەمترینیان مەسەلەن دیارن وەکو تۆ باس کرد دوو پەرلەمانتار سێ پەرلەمانتیارن لەوانە دیار بێ ئەی ئەوانی تر ئیشیان چییە وتی وڵا بڕۆ لە خۆیان پرسە بزانە بۆ ئەوانی خۆیان بانگ ناکەن ئێستا تەمان هەرەو کەناڵانە بانگەشیان بۆیەکەنەوە بۆ کاندیدەکانیان کە ئەمانە کاندیدی بەهێزن و واکەن و واکەن و کاکرامێر بەداخەوە خەڵک هەر ملەتی ئێمە ملەتێکە شتی لە بیرە چی ڕاستەکەی بەڵێ ینی بەداخەوە بەڵێ بەڕاستی ئەچنەوە زۆربەی خەڵک متمانیان دیسان بەوانە دەنەوە کە لە 4 ساڵە گلەیەکان دێنە لای تۆ 4 ساڵ گلەیەکان دێنن و لای حزبەکانی نوێنەرانی دەرەوە یەکێتی و پارتی دوایی زۆربەیان دەمان هەموو ناڵێم وانە دوایی زۆربەیانە ڕۆنەوە ئیتر لە ترس بێ لە تەماح بێ ئەچنەوە بۆ یان هەڵخەڵەتاندن بێت چاواشەکاری بێ چکە خەڵک ئاوالیەکەن خەڵک یان هەندێک بە چاواشە ئەکرێن هەندێک ئەترسێنرێن وەکو فەرمانبەران ئێستا داوای کارتی دەنگدانیان لێکن با لامان بێ ئەیان ترسێنن ئەیان تۆقێنن حیزب داوای بەڵێ یان پارەیان بەسەرا ئەبەخشنەوە کاک ڕامیار ئەمن لێرەوە حەزەکەم شتێک بڵێ من شتێکی زۆر خراپم بیستووە داخ لستێک دەرەوەی دەسەڵات ئەندامێکی کاندیدێکی وا پارە بەخشێتەوە پارەی کوێی بەخشێتەوە من بیستومە یەکێک لە کەسێکی شارەزایشم بیستووە یەکێک ئۆتوێتی ڕسمی دەنگدانم بۆ بێنە دەنگت پێداوم 5,000 دینارتە دەمێت باڵێ پێم واشە لە سۆشیال میدیاش هەواڵەکە بڵاو بۆتەوە نا من ئەوانەی دەسەڵات قەینا ئەو بیستومە مەسەن 150,000 شەدەن ئێستا 75 دەدەن کارتەکە لای خۆیان گلێ دەنەوە دوایی ڕۆژی پێش دەنگدان کارتەکە دەنە دەنگ دەرەکە ئەڵێم بڕۆ دەنگ بدە ڕسمێکمان بۆ بگرە و بێنەوە 75 بدەن بەڵام من حیف ئەم ملەتە هەموو جارێکیش بە خەڵکێتر هەڵە خەڵەتێ ئەمن بڵێ ناوی کاندیدێکم لایە کە لە دەرەوەی دەسەڵاتە بە حساب بەگشتی دەسەڵاتی شاچێتەوە بەڵام بۆ خۆی
بڕیاری داوە هەر کاندی هەر کەسێ دەنگێکی بداتێ 75,000 بدات بەس ڕسمێکی بۆ بگرێت. ئەوە لە هەڵبژاردننی پێشوو بووی پەرلەمانی عێراق کاک محەممەد بینیم لەبەر دەمیبرەکانی دەنگدانە کۆمەڵێک کەس مثلەن وەرەقەیەکیان پێ بوو هەر کەسێکە شوێ ژوورەوە ناویانە نووسی ئەن و دوای وەرە هەردوو حزبی بەڵێ وەردوو حزبی دەسەڵات بوو ئەوە ئێستا تەنزیماتیان وەرە دەنگ بە بەڵێ بە بەرنامە و بەین و خەڵکی خۆیان هانە دەن و ئەوانەوە ینی ئەیان ترسێنن بەڵام منەمەی باسی یەکەم یەکێکە لە دەرەوەی دەسەڵات چۆنە بێ ینینی خەڵک ئەوکەی کاکڕانی ئەمانە سێوەری دەسەڵاتن کاکڕامیار منیسە زۆر پێشنیارم بۆکەن بەڕاستی بۆ زانی دووسێ گرتە ڤیددیویان بۆ دروست کردوم ڕەفزم کردووە بەڕاستی حەز ناکەم ینی تیمەکەم دروستیان کردووە بەس حەز ناکەم شتێک لەگەڵ واقعمان نەگونجە ئێستا بیڵێم بەڵێنە هەندێ شتە هەندێ زەقکردنەوەی یعنی نامێ و خەڵک بخەڵەتێنم من ئەمەوێ کێ دەنگم بەداتێ کێ متمانە بەداتێ محەممەد حەکیم لەوەتی هەیە دەرکەوتووە چییە چۆنە ئاوە ڕۆژێک ئێمە قسەمان کردو هەموو کوردستان 4 کەس نەوێراوە قسە بکە کاکە ڕۆژێ لە پەرلەمانی کوردستان سۆشیال میدیا نەبوو 2005 و 6 و 7 و 8 و ئادەی کێ بوو بپرسن غەیری کۆمەڵی دادگەری زۆرجار بەرامبەر بە پرۆژەکان هەڵوێستیە بووە بەرامبەر بە تەییدی یاسای من چەندین ڕۆژنامە نووسکە لەسەرەوە تەماشایانە کرد کۆمەڵی دادگەری بوو یاسای ڕۆژنەوانی دەرکرا کێ بوو تەییدی هەندێ برگەی کرد هەندێک تەغیراتی تێدا کرد لە ساڵحی ڕۆژنامەنووسان و لە ساڵحی ئازادی ڕۆژنەوانووسی ئەو خەڵکە بە هەڵوێستەکانی ئێمە لە بیرەکە کاکڕامیان لەبەرەوە من بەڕاستیان دەجا گرتەیەکی ڤیددیۆی دروستەکەن بەڵێ بینەرم زۆر بۆ دێنێ بەس بەڕاستی لەگەڵ واقعمان نەگونجێت ئێستا ئەم ملەتەی ئێمە بەداخەوە دەسەڵات و هەندێک جار دەرەوەی دەسەڵات هەڵیە خەڵەتێنن بۆ مەرامی خۆیان بۆ گەیشتن بە هەندێک پلەپایە ئەم ملەتە من بەزەیم پیادێ بەڕاستی بەزەیم پیادێ بەزەیم پیادێ کە دوو ڕۆی خەڵەتێنێ دوو ڕوو ئەگەر حەقیقەت یعنی حەقیقەت لەسەر هەموو لاکان دەرخرێ زۆر چاکە ڕاست وانە ئێستا کاک محەممەد وەکو باسەکرێنی ئەو کاندیدانە کۆمەڵێک بەڵێنی قەبەقەبادەن واتان بۆکەم و خزمەتگوزاری واتان بۆکەم یعنی ئیشی پەرلەمانتارە بن منە خزمەتگوزاری بکات و یا داکۆکیەکە پەرلەمانتار داکۆکیەکە من بۆیشە لە هەموو شوێن و ئێستای ژێڵێمەوە من داکۆکی کەرەی مافی خەڵکە بم بەڵام پشتی تریشێکا ڕامێن بەڕاستی یەکەم هەندێک پرسی نیشتیمانی هەیە من لێی لا نادەم بە حقیقەت ینی هەندێک پرسی نیشتیمانی بە تاوی مادەی 140 ئەوانە و هەر پرسێک کە بوون یعنی دوجار ئێمە نیشتیمانێکمانەوە نییە ینی تۆ تەسەور کە ئەمە بەراورد کە بە هەندێ وەزعی تر و هەندێک شوێنی تر و هەندێک جێگای تر ینی ئەم قەوارەیە ئەم هەرێمە ئین یەکێتی پارتی نییە این خەڵکی کوردستانە باشە دوای پرسێکی تر هەیە کاک ڕامێر ئەویش پرسی ئاینی پرسی ئەخلاقی ئەم ملەتە ئێمە هەوڵە دەین لە بەغداوە فشارێک دروستکەین شیرازەی خێزان وانە شیرازەی خانەوادەکانی کوردستان ئەخلاقی ئەم ملەتە دینی ئەم ملەتە ئێمە بەڕاستی ئەوش داکۆکی لێکن وەکو کەسایەتێکی ئیسلامی و لەبیر ناکەین دوجار مافی خەڵک لە کۆمەڵێ ماف بێ بەشەکە لە بەغدا هەیە بۆ نمونە 200,000 ئێستا خانەوەدە پێویستی بە چاودێری کۆمەڵایەتیە لە 2016 بڕاوە 2016 8,000 کەس بووە ئێستا 200,000 کەس پێویستی پێێتی زانین لە بەغدا ئەم چینانە کە 5-6 چینە چەند وەرەگرن 150 تا 250 وەرەگرن باشە وەرە ئێستا بێکاری لە هەرێمە زۆر زۆرە ئێستا بێکاری لە هەرێم 15.5 لە 100 لە عێراق 13.5 یعنی دوو نمرەی زیاترە لە عێراق بێکاری ئێکێ بێکارە دەرچووەکانی زانکۆ گەنجەکان باشە ئەمە لە منتیقەی عێراق گەنجی خانەوادەی هەبێ و بێکار بێ 400,000 دەنێ کاک ڕامێرە من نازانم لەوە خەڵکی کوردستانەمە نازانێ هەمن خزممە لە دووز لە کەرکووک لە ماڵی خۆیاتی دوسێ مناڵیە 400,000 دیناری دەنێ مانگانە لە پاڵیشە کرێکاریەکە شتێکەکە یعنی ئەمانە بێبەشە خەڵکی کوردستان لی خەڵک لێرە موچەکەی خۆی پێنادێ موچەکەی پێنادێ وایە تۆ دەبێت داکۆکی بکەیت دانی لەوێ کۆمەڵێشت دەبێ بپرسی بڕۆی بەدوایە چی لە قانجازی خەڵکی کوردستان بێ بکرێت وەڵا کاک محەممەد ئەوەی کە گرینگە ینی من لە ناو خەڵکان پێم لێرم ئەزانم یعنی پرسی
زیادکردنی باج ڕسومات خۆ دەزانی چ باج ڕسوماتی زیاد دەکرێت پاری خزمەتگوزاریەکان هیچی وەکو عێراق نییە یعنی دەوتێت ئەمە دەستوری نییە یاسایی نییە ئەمە زیاد کراوە یعنی تۆ ئێستا پەرلەمانی کوردستان دەرگاکەی داخراوە تەوان دایان خستووە لەبەرەوەی کە وەکو دەوتێت ئەو ڕێکەوتنانی کە هەیە وەکو پشکەکان دابشکراوە بەدڵیان نەبووە کە پەرلەمانی کوردستان داخراوە بە بڕیار ئەمانە کراوە ینی بڕیاری باج ڕسومات بڕیاری زەریبا بڕیاری ئاو کارەبا کۆمەڵێکی تر ئەوانە هەمووی کراوە زیاد کراوە بەڵام لە پەرلەمانی عێراق ئێوە چی دەکرێت بۆی کە مەسەن دەستور جێبەجێ بکرێت ئەو ئێمە داکۆچی ئەەکەین ئمە دەبێت لۆبیە دروستکەین چی قانجازی خەڵکی کوردستانە بیکەین ئەی چۆن دەبێت تۆ بڕۆی بەسەرەن تۆ پێشنیارە دەیتە پەرلەمان بە پرۆژە یاسایەک بە بڕیارێک بە لەگەڵ حکوومەتی عێراقیە چی حەق و مافێ بتوانرێ بۆ ینی بە پێی دەستور بتوانرێ بۆ خەڵکی کوردستان دەستە بەرکرێ دەبێت بکرێ بەس ئەمەش بە فشارە بێت لە دەسەڵاتی کوردی کاکە ئەم دەسەڵاتە خۆی ئێستا کێ بەربەستە هەندێ شتی باشی عێراق بگابێرە بە موچەکە کێ بەربەست بووە ئێمە اتفاقی کە کردویانە کاک ڕامیار یعنی خۆی تا ئێستا حکومت بە موچەی مانگی حوتەوە بۆ هەرێمی کوردستان درراوە 6 تریلیۆن و نیو لە عێراق وەرگرتووە نییە ئەم اتفاقی لەم ئەخیرە کرا ئازای سەرەتای ساڵ بکرایە ئێستا تا کۆتایی ئەم ساڵ نزیکەی 14 تریلیۆنە هاتە کوردستانەوە 11 و هەندێکی بەس بۆ موچە ئێستا بزانە لە چەندێک لە نزیک 7 تریلیۆن تا ئەمڕۆ کوردستان بێ مەحروم کراوە کێ کردوێتی سیاسەتی چەوتی ئەم دەسەڵات ئەمەی کردووە باشە ئێوە ئەو هەوڵانە ئەدەن تەبان هەوڵە دەین کاک ڕامیار لەبەرەوە من دێمە سەر قسەکەت مناڵین ئەیکەین وانە بە یەک کەس ئەکرێ ئەبێت تۆ دەبێت لەگەڵ چاکە خوازانی ترا لەگەڵ نوێنەرانی برانی مەڵن بۆ نوێ یەکگرتووی ئیسلامی ئەو وێزانەی تر کە دێنە پەرلەمانی کوردستان دەرەوەی هەوڵی خۆت بدەی وانە زۆر جا تۆ بۆ پرۆژە بڕیارێکە چی لەگەڵ عەرەبەکانە یعنی بۆیە پەیوەندی لەگەڵ لایەن عەرەبەکانشا گرنگە شیعەکان سونەکان تەیید دەکەن وەنە تۆ پرۆژە بڕیارێکە 50 تەوقیعەوە چی تەوقیعیان پێەکەی باشە ئێوە هەوڵانە ئەدەن بەڵام ینی زۆرجار بەجاش و خۆفرۆش و هەوڵدان مەسەلەن بۆ تێکدانی هەرێمی کوردستان و قەوارەی هەرێم ئەوانە ناوە برێن ینی کۆمەڵی دادگەری و پەرلەمانتارەکانی هەروە بۆ بەڵامەی خۆیان کاگرامیان گیان پەرلەمانتاری ئێمە و چاکە خوازانی تر 10 ساڵ پێش ئێستا و تویانە چارەسەر ئەم ڕێگایەیە برادران پیان و تۆمە جاشایەتیە وایە یان دیارە میسێ خۆیانێکن جاشایەتیە چکەوەی شاتونەتە سەر ئەوەی کە عیلاج بەو شێوەیە و چون بڕێککەوتون بۆ نوە نەوت تەسلیم عێراق کرێوانە ئەوتر ئەمە تەسلیم بوونەوەی و جاشایەتیە بۆ بەغداوانە ئەی بۆ ئێستا خۆیان چون نەوتیان تەسلیم کردو ینی وانە هاتنە سەر قسەکە بەڵێ هاتنە سەر قسەکە ینی ئەوە دەرەخا کە ئەوە هیچ بەرژەوەندی خەڵکی کوردستانە بەرژەوەندی لە چیایە دەبێت تۆ ئەوە بکەی تۆ کە موچەی خەڵکەکەت پێدابین ناکرێ چارەسەر لە بەغدایە بۆ نایکەی وانە کێ هەرێمی بەرامبەر بەغدا لاواز کرد بڕیاری کێ بوو ئەم هەرێمەی لاواز کرد بڕیاری کۆمەڵ بوو کە نیوەی خاکی کوردستان لە دەستدرا هۆ بڕیاری ئەمە نەبوو هۆ بڕیارە بوو کە هەردوو لایەن گرتیانە بەرو و چەند هاوارمان کرد من حزبی سیاسی هاتوۆتە لامان پێش 25 پێش دەنگدان توانە کاکە ڕجان لایکەم لە کەرکووک و ناوچانەمەیکەن وتیان بۆ وتمان وەڵڵا پێم وتم وەڵڵا ڕۆژێک لەسەر ئیعلامی شەیڵێم کە پێمان وتن کەرکووک لە دەست ئەدرێ کەرکووک لە دەست نەدرا شایەتن ئێستا ناوی وەفدەکە بڵێن بەڵێ من پێم وتم تکایە شاتن بۆ لای ئەوە وتم نهاتن بۆی پەرلەمان تەفعیل کردی ها پەرلەمانیان تەفعیل کرد پێش ڕیفراندۆمانە من پێم وتم 5 کەس بوون ئەو وەفدەیان 5 کەس احتراما بۆ ئەندێشت ناڵێم بەڵام وەفدەکە بە ئیعلامیش دوای بڵاو کراوە بڕۆنە سەر ئەرشیفی هەرپەیامی خۆتان وەفدەکە هەیە کێوکێن وتم کاکە ڕجاعن یان ریفراندۆم مەکەن ئەمە ڕێی کۆمەڵە یان لە کەرکووک و ناوچە دامرڕەوەکان مەیکەن لە دەستیەدەن کورە لە دەستیەدەن ئینیانەکە وتم باشە بەس یەک شتان پێڵێم ڕۆژێ لە ڕاگەاندن و ئەیڵێم کە پێمانوتن لە دەستیەدەن لە دەستاندا کاک ڕامێر ئەم دوو حزبە گەورە زۆر جار پێیان وایە هەر خۆیان سیاسەتە زانن بەڵام بە بڕیارە هەڵەکانیان
چیان کردووە باشە کاگرامێر مامۆستا عەلی باپیر نەیوت ئەم پەرلەمانە ناکەوتە سەر پێ کەوتە سەر پێ باشە هەر بۆ خۆت پێش دەمانگ من چەند جار لێدوانم داوە کە حکومەت تەشکیل ناکرێ یەکێتی و پارتی ئەم حکومەتە ئەبەن لەگەڵ حکومەتی عێراقیای کەن یەک پاکێج هێنایان نیان هێنا ئەی ئەم ملەتە بۆ شایەتی زانین و شارەزایی بۆ کۆمەڵی دادگەری نادا و متمانەی خۆی پێ نادا تا فەرمو ئێمە تا من سێ برگەت بۆ دێنم و کە کۆمەڵ قسەکەی ڕاست دەرچوە و تەواو دەرچووە بەڵێ زۆر باشە لەبەرەی کاتمان نەماوە کاک محەممەد خەڵک بۆ دەنگ بدا بە کۆمەڵی دادگەری بۆ دەنگ بدا بە محەممەد حەکیم ئەگەر پامێکت بۆ دەنگدەران هەبێت وڵای کۆمەڵی دادگەری لستە ڕازگۆکەیە لستێکی ڕازگۆی لەگەڵ خەڵکە ئەنی چی ئەڵێنەوەکەین ئەو تا تۆ لێمە پرسی من ناڵێم ئاماکەم و ئەڵێم هەوڵە دەم هەموو توانامە خەمەگەڕ ئێمە بۆ دەنگ نەدا یەک نوێنەرمان بووە لەسەر ئاسی پارێزگای سلێمانی یەکەمینەی ناو لە چەند هەڵسەنگاندنا بۆ ئەدای پەرلەمانی ئەوانەی پێشومان کێیان هەیە لە خزمەتی خەڵکانە بوو بێ باشە پەرلەمانتارانمان لە ڕیزی شەقامان نەبوون دایم داکۆکیکەری زۆر جا ژیانی خۆیان کەوتۆتە مەترسیەوە لەسەر واجبی خۆیان بەرامبەر بە خەڵک ئێوە لەسەر باشە ئەم کەناڵەیەوە ڕۆژێک هەڵ نەدرا بسووتێنرێ کۆمەڵ لە هەفتەی لەسەر شەقام نەبوو بۆ داکۆکی لە مافەکان کۆمەڵ ئیمتیازاتی وەلاوە نەناو کەوتە سەنگەری خەڵکی کوردستانەوە لەکوێ کۆمەڵێک هەبوو بێ دەنگێکی دلێر بووە بەرامبەر بە گەندەڵی داکۆکی کرد بۆ لە شەفافێت لە پەرلەمانی کوردستان دەیان شتی باش یەکەم لایەن پرساندنی کردووە بۆ سەرۆکی حکومەت کۆمەڵ نەبووە مامۆستا عەلی باپیر سەرۆکی ئێمە لە چی لێدوانێکە داکۆکی لە بانفی خەڵ نەکردووە لە چی ڕوبەڕووبوونەوەیەکە قسەی حەقی بەرامبەر بەدەسەڵات نەکردووە دەیان پرۆژەی چاک باشە دام و دەستگایەکی خێرخوازی و ئەومانەیە لە خزمەتی خەڵکی کوردستانە نییە مستەشفاکانی ئێمە کەمترین نرخ لە چی مستەشفایەکە لا ئێمە نییە لە چی شتێ پرسی ئاینی ئەخلاقێتی ئەم ملەتە دایم کۆمەڵ داکۆکی لێ نەکردووە خۆمان بە هیچ شوێنە فرۆشتووە لە بەغدا دایم داکۆکیمان لە مافی خەڵ نەکردووە دوای ڕیفراندۆم کە بەغدا زۆری بۆ هەرێمی کوردستانی نابوو وەفدی ئێمە و هاوپەیمانی و ئەو کاتە یەکگرتوو ئەوانە نەبوو چوینە بەغدا گۆڕان لە بەغدا داکۆکیمان هەموو لایەنەکانمان بینی حتا هادی عامریمان بینی دوای ئێمە وەزعی دووسخورمات و تەطبیع کرایەوە تێگەیشتی کاکرا یعنی نازام چی باسکەم کۆمەڵ دایم لە سەنگەری خەڵکی کوردستانە بووە لەبەرەوە متمانە ئەمما ئێمە ئەمن کادرێکی کۆمەڵی پەروەردەکراوی دەستی کۆمەڵی دادگەریم ما ئەوەی بیڵێن ئەنجامی دەین تەنها لە خوای گەورە ئەترسین و پشتمان بە ملەتەکەمان قایمە و لە خزمەتی ملەتی خۆمان داین دەستەکان خۆش بێ موفق ئەندازیار محەممەد حەکیم سەرۆکی لیستی کۆمەڵی دادگەری لە سنووری پارێزگای سلێمانی هەڵەبجە گەرمیان ژمارە 1 زۆر سپاس دەکەین کردی سپاس دەکەین بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا لەگەڵمانە بوون تا ئەڵقەیەکی تر و پۆدکاستێکی تر بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ